بینەران ویسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت وا جارێک تریش لە بەرنامەکەتان هەڵقەیەکی نوێ پێشکەشەکەین هیوادارین سوودی هەموو لایەکی تیا بێت. وەک بەڕێستان ئاگادارن بەشی یەکەم ئێمە باسی گرنگی باخچەی ساوایانەکەین. سایکۆلۆژی مناڵ لە قۆناغی پێشچوونە قوتابخانە، ئەرکەکان و خاصیەتەکانی مامۆسای باخچەی ساوایان، چۆن بتوانین بە باشترین شێوە ئەم مناڵانەی کە ێنە باخچەکان پەروەردە بکەین، بناغەیەکی پتە و لە کەسێتیان بۆ دانێن. بەشی دووەمیش لەگەڵم مامۆسا بەڕێزانە لەگەڵم خۆشەویستانە کە زۆری چاوەڕێیان کە سوپاسیانەکەی ماندوو بوون هەتا بەرنامەکان تۆمارەکەین، گفتوگۆ و دەمەتەقیەکەین. باخچەی ساوایان بەڕێزان قۆناغێکە لە قۆناغەکانی خوێندن. ئێوە بەڕێستان مامۆسای باخچەی ساوایانن و یەکێکیشە لە گرنگترین قۆناغەکان بەڕێزان. یعنی لەوانەیە هەندێک کەس وا بزانێ قۆناغی باخچەی ساوایان قۆناغێکی ئاساییە. من خۆم ماوەیەک مامۆسای باخچەی ساوایان بوو لە کۆلێجی پەروەردە، پێشەوەی بچمە بەشی پەروەردەی تایبەت. هەندێک لە خوێندکارەکانمان ئایانگوو هەندێک کەس پێمان دەڵێ لە بەشەکانی ترەوە چیانی 4 ساڵە خوێنن بۆی بن بە مامۆسای مناڵی باخچەی ساوای جاوە چییە؟ ئەوە تێنەگەیشتون لە گرنگی باخچەی ساوایان، لە گرنگی 5 ساڵی یەکەم. بەڕێزان ئەزانن زۆربەی زاناکان، ناڵم هەمویان، بە زۆربەی زۆری زاناکان هەمویان کۆکن لەسەر ئەوەی 5 ساڵی یەکەم بناغەی بکەسایەتی تیادانرێ. ئێمەی گەورە کە زۆر خوار و خێچیمان هەیە، زۆر گرفت و کێشەی دەرونیمان هەیە، زۆربەی ڕەگ و ڕیشەکەی گەڕێتەوە بۆ قۆناغی مناڵی بۆ 5 ساڵی یەکەم. ئەگەر ئێمە لە 5 ساڵی یەکەم باش مناڵەکانمان لە ناو خێزان و باخچەی ساوایان پەروەردە بکردایە، ئێستا ئێمەی گەورەکان بەم شێوە نابین. بەڕێزان لەبەر چی 5 ساڵی یەکەم گرنگە؟ لەبەر چی مامۆسای باخچەی ساوایان گرنگترە لە مامۆسای بنەڕەتی؟ مامۆسای بنەڕەتی گرنگترە لە مامۆسای ئامادەی، مامۆسای ئامادەی گرنگترە لە مامۆسای زانکۆ. مامۆسای باخچەی ساوایان گرنگترە لە هەمومان. لەبەر چی؟ چونکە کەسێتی مامۆسا ئێستا ئەم بینایە بناغەکانی کەسێتی تیادانرێ. ئەم بینایە تۆ ئەگەر ئەساسێکی باشە بۆ دانا مهندیسێ ئەندازیارێکی باش، دیزاینە تەسمیمێکی باشی کرد، وەستا و مهندیسی باش بە هەردووشیان پێکەوە بناغەیەک و با بڵێن ئەم پایانەیان سەرخست، تخوا دوای ئەوە وەستایە کەم شارەزایی شێبێ ناتوانێت لەسەر ئەو بناغە ڕاستە بیناکە بەرزکاتەوە بەگوتوانێ. بەڵام ئەگەر ئەندازیارێکی نەزان، ئەگەر وەستایەکی نەشارەزا، بناغەیەکی خوار و خێچ و زەعیف و لاواز و قورچۆکی بۆم بینایەدانا، دوایی باشترین ئەندازیار بێ نەتوانێت چاکی بکاتەوە مامۆسا، ناتوانێت چایکە. ئەساسەکە چی لەگەی؟ ئەگەر بینا بتوانی تێکی بیتەوە، خۆ کەسێتی ئینسان چۆنی تێگەیتەوە مامۆسا؟ لەبەر ئەوەیە کە ئێستا زۆر بەمان بڕوامان بە خۆمان نییە، بە چاوی سوکسەیری خۆمانەکەین، هەست بە کەمی ئەەکەین، تونند و تیژ و ڕقاوین یا گۆشە گیر و دوورە پەرێزین، زۆربەی زۆری ڕەگ و ڕیشەکەی گەڕێتەوە بۆ بناغەکەی بۆ 5 ساڵی یەکەم. لەبەرەوە بەداخەوە زۆر دایک و باوکێ بەغەڵەت، زۆر کەسێ بەغەڵەت تێگەیشتووە لە باخچەی ساوایان لە مامۆسای باخچەی ساوایان. باخچەی ساوایان وەکوتمان گرنگەکەی 5 ساڵی یەکەمە. لەوانە هەندێک کەس بڵێ باشە کە گرنگە من خۆم لە ماڵەوانێ وەکو دایک و باوک مناڵەکەمان پەروەرداکەین ئەگەر بتوانی دەست خۆش بێ. بەڵام بەڕێزان وەرە با بەراورد دەکەین لە نێوان ئەو خێزانانی کاڵی خۆمان پەروەردەیەکەین لەگەڵ ئەوەی توانای هەیە یا مەجال هەیە بیباتە باخچەی ساوایان. فەرقەکەی لە چیایە؟ بەڕێزان لە ماڵەوە من و خێزانەکەم و 2 مناڵ 3 مناڵین، 5 کەسین. بەڵام لە باخچەی ساوایان چەند کەسێ مامۆساجیان؟ بەلایانی کەمەوانەی 50 مناڵی لێیە، 10 مامۆسا و دادەرین، 70-80 کەس کەمترینیان. ئێ باشە مناڵێ مامەڵە لەگەڵ 70 کەسا بکە، زووتر گەشەی کۆمەڵایەتی و زمانی پاراوە بێ و زانستەکەی زیاترە بێ، یا لەگەڵ 4 کەسا بێ گومان. چی ئێمە خانوەکانمان نیوە 100 مەترە، 200 مەترە، 300 مەتریش بێ، بەڵام باخچەی ساوایان هیچ نەبێ 400-500 مەترە، کەواتە مەساحە یاخود ڕووبەری بیناکە هی باخچە زۆرترە لە ماڵمان، کەواتە لەوێ بواری چالاکی و یاریکردن زۆرتر هەیە. ئێمە دایک و باوک هەندێکمان نەخوێندەوارە، خبرە و شارەزاییمان لە سایکۆلۆژی مناڵە نییە، بەڵام ئێستا زۆربەی زۆری باخچەکان دەرچووی باخچەی ساوایانن یا خبرەیان هەیە و شارەزاییان هەیە، کەواتە کەسێ شارەزای سایکۆلۆژی مناڵ بێ باشتر مناڵ پەروەرداکە یا دایک و باوکێک کە خوێنەواری نەبێ. لەبەرەوە هەندێک دایک و باوکیشێ چاری نیە مامۆسایانی بەڕێز، ئەچێ ئیشەکات ئێ مناڵەکەی لەشێ دابنێ. هەندێک خێزان هەیە مناڵی زۆریان هەیە و باری ئابووری و تەلاق و لێک جابوون و کێشە مناڵەکە جەوەکە کەشوهەوای ناوماڵ کەشوهەوایەکی پەروەردەیی نییە بۆ فێربوون. باخچەی ساوایان شێکی باشە، ئەو هەموو یاری و کەلوپەلە و شتێکە
لەوێ قەرەبووە کرێتەوانم کەواتە بەڕێزان ئامانج لەکردنەوەی باخچەی ساوایان لە هەموو دنیا چییە؟ بنیادنانی کەسێتی مناڵە دابینکردنی کۆمەڵێ چالاکی پەروەردەی و دەرونیە کە لەوانەیە نەتوانین لە ماڵەوە دابینی بکەین کە ئێمە ئەڵێن باخچەی ساوایان مامۆستایانە بێ مامۆستاکان فعلەن شارەزاییان لە سایکۆلۆجیای مناڵە هەبێ دادەکان سەبر و تەحەمولیان هەبێ دادەکان ئیشەکەیان خۆش بێ مناڵیان خۆش بێ سەبریان هەبێ شارەزایان لە گێڕانەوەی چیرۆکە هەبێ بزانن چی بابەتی پەروەردەیی بەداخەوە لە هەندێک شوێن هەیە لەوانەیە دادەکە شارەزا نەبێ مامۆستاکە خۆ ناڵێم هەمووی باشە بەڵام هەستەکەم زمانێکی باشمان هەیە بەڵام کاتێکیش دادە شارەزا نەبێ و عەسەبی بێ و تووڕە بێ و لە ناو باخچە مەساحە ڕوبەرێکی باش بۆ چالاکی نەبێت و مامۆستاکە شارەزای چیرۆ خوێندنەوە نەبێت و شعری پەروەردەیی جوان بۆ مناڵەکان باز نەکات و شعری توندوتیژی و تەسناکیان بە بازکات جیاوازی لە نێوان مناڵەکان نابکات و خۆشەویستیان نایەتێ وەڵا لە ماڵەوە بێ باشترە زیانی بەتەواو بێ بۆیە مواصفاتی خۆی هەیە بەڕێزان کەواتە ئێمە ئامانجمان چییە؟ بنیادنانی ئەم مناڵە کەسێتیە کاتێ باسی کەسێتیەکەین بەڕێزان هەموو لایەنەکانەگرێتەوە لایەنی عەقلی لەگەڵ زمان کە ماڵێن عەقلی و زمان عەقلی و لوغەوی لایەنی کۆمەڵایەتی و ئەخلاقی ئاکاری لایەنی ویژدانی و هەڵچوونی لایەنی جەستەی و جوڵەیی ئەمانەیە کەواتە ئەبێ ئێمە لە باخچەی ساوایان مامۆستایان پرۆگرام و کۆمەڵێ چالاکیمان نەبێ گەشە بەو لایەنانی کەسێتی بە ئەو کاتێ ئێمەڵین باخچەی ساوایان بە قازانجی مناڵەکانمان تەواوە بناغەیەکی باش کەواتە بێ ئێوە لە باخچەی ساوایان لە ڕێگەی بەرنامە و پرۆگرامی زانستیەوە کۆمەڵێک چالاکیتانەیە گەشە بە عەقلی مناڵەکە بە یعنی بۆ نمونە هەستەوەرەکانی ئەبێ ئێوە کۆمەڵە چالاکیتان هەبێ مامۆستاجیان و ئەو دایک و باوکانش کە مناڵیان ناتوانن بنێنە ڕەوزەیە شوێن نییە یا لایەنی دارایی و ئابووریان وەکو پێویست نییە لە ماڵەوە ئەمەیان بۆ بکەن یەکەم بینین مامۆستا مناڵ پێویستی بەوەیە زۆرترین شت ببینێت تا زۆرترین شت لە چاویەوە بڕوا بۆ ئێرە کە ئالێرەیە ئەو بەشانەی چاو ئەیبینێ مێشک گەشەی پێکە ئەوەندە شتەکان زیاترە بێ ئەوەندە عەقلی گەشابێ خۆی ماڵینیشە زیرەکتر لەویتر معلوماتی زیاتر هەیە زانیاری زیاتر هەیە زمان زیاترە زانێ وشەی زیاتری هەیە کەواتە تا لە ناو ماڵە بتوانین ئەگەر لە باخچەش نەبێ مناڵەکە یا لە باخچە زۆرترین شتتان هەبێ مناڵە بیبینێ مامۆستا کەواتە ئاڵێەوە چیەوە گوڵۆپە ئەوە چیەوە پانکەیە ئەوە چیەوە سەلاجەیە ئەوە چیەوە کامێرەیە ئەوە چیەوە کورسیە ئەوە چیە کەواتە زۆرترین زانیاری ڕا بۆ مێشک بەڵام لە ماڵە لەوانەیە دە شتەبێ بەزەگەر ئێوە چیرۆکە بێ و کتێپە بێ و مەلاعی پێ بێ و یاری هەبێ و کۆمەڵە چالاکی هەبێ زۆرتر فێرە بێت کەواتە بێ کۆمەڵە چالاکیتان هەبێ مامۆسانی بەڕەس چای مناڵەکەی استیقلالکەن و ئەبێ بۆشیان ڕوونکەنەوە بۆی تێبگات نەکارەوەنگە کامێرە ببینە پرسیارەکە خاستن مناڵی 5 ساڵی یەکەم بەڕێزان زۆر پرسیارەکات نابێ وەڕز بندەی لەگەڵ حەزانە و دایەنگاش 3 ساڵی تر مناڵ کە فێری قسەکردن بوو ئیتر ئەوە چییە ئەوە چییە ئەوە چییە هەندێک دایک و باوکێڵە مناڵەکەم زۆر چەنە بازە جوابی نایەتەوە ئەوە زەرەری لێیە هەندێک مامۆستا هەیە بێزارە بێ لە پرسیاری تەلەبە نابێ بێزاربی مامۆستا بێ سەبر هەبێ و بێ مناڵیش خۆش بێ من خۆم لە بەشی باخچەی ساوایان هەم ئەو کاتە کە لەوێ بوو هەموو ساڵێ بە تەلەبەکان کە لێک وەرە جیرانم بوو بە حەزی خۆت هاتووی مەسەلەن بۆی بزان چەند حەزی لێیە وەڵا قوبوڵ مەرکەزی هاتووم ئێستا باشە حەزی لێتی وەڵڵاهی تایانە هەبوو کەم بوو یەک دوانێک ئەیگو کوێر ببم مناڵ نەبینم کوێر ببیم ئەی باسە کچی من بۆ هاتووی بۆ ئێرە کە تۆ ڕقل لە مناڵ بێسبێنی هەر لەگەڵ مناڵە مامەڵاکەی ئەیگو تازە ناوەکەم لێرە دەرچووە ئێمە خراپە بەشکە میشاڵە لەو 4 ساڵە توانرا بێ ڕێی بگۆڕێ چکە تۆ ڕقل لە مناڵ بێت چۆنەی فێریەکەی تۆ ڕقل لە شتێ بێمانە احتیمامی پێنای خۆ ینی عەزێتی لێ ئێی تۆ ڕەبی لێ کەواتە بە زیانی مناڵەکە تەواو بێ خێزانی نردویان ئیسفادە بکە کەواتە ئەبێ زۆرترین چالاکی هەبێ بۆ چاوەکان زۆرترین چالاکی هەبێ بەڕێزان بۆ بیستن بۆ دەنگەکان بۆیە ئەبێ ئەنواع چالاکی هەبێ مەسەلەن بۆ نمونە چای مناڵەکە بەسیتەوە ئەنواع دەنگ من لە کتێبێکا بە ناوی ڕێنیشاندەری مامۆسای باخچەی ساوایان زۆر چالاکی امتیاددانا و توانین ئیسفادەی لێ بکەن و لە زۆربەی بەرنامەکان باسمان کردووە بۆ نمونە مەسەلەن گەشەی ئەم هەستەوەرەی بیستنەی بۆ نمونە توانی 3 قوتوو بێنی بەڕێزانی چێ لە نمونونەکان 3 شوشە بێنە ئەمە شوشە ئەنواع لە ماڵە هەمانە هی مڕەبای هی دۆشاوی تەماتەیە قوتووە ئەنواشمان هەیە یەکیان ئاوی تێبکە مامۆسا یەکیان شەکری تێبکە یەکیان نۆکی تێبکە هەموو لە ماڵەکە هەیە مە لە ماڵەوە با لە باخچەی ساوانیش نەبێ اینجا لە باخچەی ساوانیش ئەمە یەکێک لە چالاکیەکانە مناڵەکە یەکەم جار چاوی نەبەستۆتەوانێ ئاوەکە شڵقە شڵقەکە
وێنەیەکی عەقڵی لە مێشکیا دروستەکا بۆ ئەم شوشەیە شڵقەشڵە ئێمە دەڵێن ئەمە ئاوە ئەمە ئاوە ئەمە ئاوە ئەمە ئاوە کەواتە لە بەینی قسەکانمانە ئاو لەگەڵ شڵقەشڵقەکە لە مێشکیا وێنەیەکی عەقڵی بۆ دروستەکە کە ئەم هەر کاتێک گوێی لەمە بۆ زانێمە شڵقەی ئەبە ئاویتایە بەڵام شەکرەکە یا خوێەکە خشەخشیە وەنیە جیایە لە دەنگی ئاوەکە کەواتە کە ئەمە ئەڵێن خوێیە یا شەکرە کە ئەم خشەخشە دوشی ڕەبتەکە لە ناو مێشکا وێنەیەکی عەقڵی خەریتێکی بۆ دروستەکە کە ئەمە دەنگی خوێیە ئەمی گوێی لێ خوێ ڕاوەشێنرە یا شەکرە بەڵام نیسک و نۆک و شتەکە خڕەخڕیە ئەها دەنگەکان جیاوازە ئەو کاتە چیەکەی دوای ئەوەی کە فێرەکردن چاوی مناڵەکان بەستەرەوە اینجا هەر یەکێ لەوانە بێنە بڵێن یەکەم جار ئاوەکە بێنە بڵێ ئەمە چییە بیشڵەقێنە پێشتر خبرێ ئەڵێ ئاوە دەنگی ئاوە ئەی ئەمە چییە ئەمە دەنگی نۆکە یا نیسکەکەیە یاخود فاسۆلیاکە ئەمەیان چێمە دەنگی شەکرەکەیە ئەمە تۆ ئەمە گەشە بە چیەی بەم هەستەوەرەی بەڕێزان اینجا ئەتوانی لە ڕێگەی کۆمەڵێک چالاکیەوە ئەتوانن لە یوتیوب خۆتان دەری بێنن ئەتوانن لە ئەنتەرنێت لە ماڵانە خۆتان تەسجیلیکەن ئەمە دەنگی چێکەوە ئەمە دەنگی بولبولە ئەمە دەنگی ئاژەڵ ئەمە دەنگی جاتوانین زۆر جار پێیان بڵێن ئادەی کەڵەشێت چۆن نەقووقێنێ مەسەلەن کەوت چی ئەڵێ ئەمە بەس بۆ گەشە پێکردنی ئەو دەنگانەیە هەموو شە فێرە بێ بەڕێزان یعنی لە ناحی لوغەوی زمانەوە گەشاکە هەم زانستیشی فێرە بێ ئەمە زۆر ئاسانە ئەمتوانین هەموو ماڵێکا بیکەین زۆر مناڵەیە چێتی ابتیدایی زۆر شتێ نایزانێت لەبەر پیان نەکردو لەو باخچەی ساوانە زۆر خێراش فێرە بێ بەڕێزان چکە سەریعە وە گەشە تیا خێرایە وە خانەکانی مێشک ئامادەی وەرگرتنی هەموو شتێکن وەکو پلاستیک وایە نەرمە بۆیە ئەم 5 ساڵی یەکەمە زۆر گرنگە ئەمە بەنسبەت گوێیەوە بەڕێزان بەنسبەت بۆنکردنەوە ئەتوانی ئەنواع بۆن لە ڕەوزە لە ماڵەوە هەبێم بۆنی عەترە ئەمە بۆنی ڕێحانەیە ئەمە بۆنی گوڵەباخە ئەمە بۆنی چێشتە ئەمە بۆنی تەماتێ نازانم چی ئەمە هەمووی تا زۆرترین زانیاری بڕوا لەم پێنجەستەوەرەوە ئەوەندە عەقڵ گەشاکات ئەوەندە خیبرە و شارەزای دەست لێیان ئەمە لووسە ئەمە زبرە ئەمە ساردە ئەمە زبرە ئەمە گەرمە ئەمە چی اینجا چاو ئەمە ئێوە کۆمەڵە چالاکیتانە بێ بۆی مناڵ فێر ئەستور چیە و باریک چیە جیاوازیشە لە نێوانیان شێوە ئەندازەیەکان مامۆسا خۆ زۆربەیە بێ بە بناغە بۆ مەکتەب ساڵ 1 و 2 3 و 4 تاگەیتە جامیعەش 3 گۆشە و 4 گۆشە و لاکێشە ڕوبەڕوو دەبێتەوە مناڵەکان فێر کرێ 3 گۆشە چیە 4 گۆشە چیە جیاوازی نێوانیان چییە بۆ ئەمە 3 پێڵن بۆ ئەمە 4 پێڵن بۆشیان ڕوونکەیتەوە بۆی تێبگەن بازنگە چییە مناڵی ساڵە وەختە 2 ساڵ دائیمەن حەز بە شتەکانەکە بازنگی بن جاگەر یاریەکانتان بازنگی بێ باشترە لەوەی 4 گۆشەی بێ دائیمەن حەز بەو شتانەکە کە هێڵی مناڵ بە تەبیعەتی وایە شتانی هێڵەکانی کە خوارن نەک هێڵی ڕاست دائیمەن حەز بەو شتانەکە کە ڕەنگاوڕەنگ بێت تا لە ناو ڕەوزەکەیە لە ناو ماڵە شتی ڕەنگاوڕەنگ هەبێ گۆڤار و چیرۆک و کتێبی ڕەنگاوڕەنگ هەبێ مەلاعیبەکانی ڕەنگاوڕەنگ ئەوەی زیاتر حەزی لێ سادەی لێکە چ سایکۆلۆژی مناڵە حەزی لەو ڕەنگانێ ژوورەکەی ڕەنگێکی تایبەت بێ ڕەنگی مناڵ جیا جلوبەکان کەواتە ئەمە هەموو هەستەوەرەکانە بەڕێزان بۆن تامکردن بۆی بزانە هەر لە ناو ماڵاڵێ هەمە بیخوا هەمە خەیارە خۆی پێوەکەی هە سوێرە بۆی بزانێ سوێر چییە خوێت چییە مەسەلەن ترش هەموو زۆر شتێ لە ناو ماڵە لیمۆیە هەر ترشی ئەتیادیە سماقە چییە ئەمە ها بۆ ئەوی لە ڕێگەی زمانیەوە ئەم معلوماتار بۆ بزانێ شیرین چییە و تاڵ چییە و سوێر چییە و زبر چییە چوزانم هەموو تامەکان ئەمە هەمووی ئەگەشی عەقلیەکە بەڕێزان ئەمە سەوەرەکانە اینجا زۆر جار دایک و باوکێن پێڵێن بابەجیان هیچ نەبێ پرسیار لە مناڵەکە و کە ئەندامەکانی لەشی خۆی بزانێ تۆ فێری جوگرافی ئەفریقایەکەی دەخورێت جەستەی خۆی هەتا ماڵ پێ بێ بە مزگەوت حرامە زۆر جار مناڵانی گەشیان دواکەوتەوە لە چاویانەوە دەست پێ بکە کوات چاو تەبەن مناڵ بەڕێزان ئەوەی گەشەشی دواکەوتە من ئەتیادی بە دوو شێوە فێری زمانە بێ یەکەم جار وەرگرتنە بە زۆرەگرێ مەسان ئەڵەی کوات چاو دەزوالێکە بەس ناتوانێ بڵێت چاو کوا گوێچکە و دەستی بۆ بە بەس ناتوانێ بڵێ گوێچکە کوا دەرگاکە دەستی بۆ ڕاکیشە بەس ناتوانێ بڵێ دەرگا کوا جانتاکەی دایە کوا مۆبایلەکەی هەموو ئەزانێ ئەبێ فێرکرێ جار یەکەم جار فێریەکەی وەرگرتنە اینجا گزارشکردنە تعبیرە دەربڕینە اینجا بێ خۆی بڵێ چاو تەمەن چۆن خاصە مناڵی خان پێدا ئیستا بتوانێت گەشیان دواکەوت ماڵ چوبن تۆ بە پیتەکانی فێرکەی چ ئەو ناتوانێت گۆی چ بکە تەلەفۆزی بکە ئێ چۆن چاوی فێرەکەی ئەو ناتوانێت گێ بڵێتە گوێی چۆن فێرەکەی کەواتە وردەوە دە پیتەکان جاڵێت چاو کامە چاوتە چییە بڵێ چاو گوێ دەم لوت سەر قاز بەس لە لەشی خوابزان چەند کەلیمە وشەیتە زۆربەی مناڵە دایک و باوک ژەڵەوە مناڵەکە زمان نازانێت گەشەی دواکەوتووە ئیت دەمانی فێرکە لە باخچەی ساوان نتوانی ئێوە ڕۆڵێکی زۆرتان هەبێ بۆ قەربووکردنەوەی خێزانانی کە مناڵەکانیان قسە لەگەڵ مناڵەکانیان ناکەن یا بێ دایک و باوکن یا گەشەیان دواکەوتووە
اینجا تۆ قورستریەکە یەکەم جار بەس ئیشارەتی بۆ چاو دەست و لووتێ بە بۆ نمونە اینجا دوایی ناویڵێ اینجا قورستری کە بێ بیرکاری چەند چاو هەیە دوو یەکاکەەوە بوو بە بیرکاری هەم لوغەشە هەم بیرکاریشە چەند گوێچکە هەیە دوو باشە چەند لووتکە پومان هەیە یەک چەند دەممان هەیە یەک چەند دەستمان هەیە دوو چەند پەنجەمان هەیە پێنجۆمە پێ بیرکاری هەر لە ئەندامەکانی لەشە بزانە چەند گەشی عەقڵەکە هێشتا نەچۆتە مەکتەبی بزانە چەند ئەوانە زانێ اینجا بە هەمان شێوە ڕەنگەکان مامۆستا اینجا هەر لە دەم و چاوی خۆیان ئەمە کردمان بە بیرکاری ئەمە کردمان بە زمان ئەتوانی بیکەی بە زانستی چاو بۆ چییە بۆ بینین ئەها منە بینی ئەها ئێسام بینی ئەها ئەم بینی شتێ بە چاوی دانم جۆ بۆ چێ بۆ بیستنە لوت کەپوو بۆ چیە بۆ بۆنکردنە دەم بۆ چییە بۆ قسەکردنە نازام چی بێ بەڕێزم زانە یعنی ئەمە هەر خۆت لە ماڵەوە جاوە باخچەی ساوایە نەگەر منهەج و پرۆگرامێکی دەوڵەمەندتان هەبێ سەدقات خزمەتی مناڵەکەکە اینجا ڕەنگەکان گرنگە ڕەنگەکان فێرکەم کامە ڕەنگی زەردە کامە شینە کامە سەوزە کامە کەسکە کامە چییە ئەها بەڕێزان ئەمە هەمووی لە باخچەی ساوایان حەجمەکان گەورە و بچووک درێژ و کورت ئاڕاستەکان سەرەوە خوارن زۆر جار مناڵ پرسیاری لێەکەی کواس دەستی ڕاستە کامێ نازانێ ئەی دەستی چەپێ کامێ ئێوە بێ فێریان کرد مامۆستاگیان ئەمە هەمووی بناغەکەی ئەمە سایکۆلۆژی مناڵ لەم قۆناغەیە سەرەوە خوارەوە پشتەوە دواوە هەر توانین لەسەر مێزە چالاکی دابنێ پەرداخی بخەرە سەر مێزەکەی کە لە یونەکە تا هەیە ئەم پەرداخە لەسەر چێڵە لەسەر مێزەکەی بیخەرە ژێرەوە ئەمە لە ژێر مێزەکە ها ئاڕاستەکانێکی جەها دەزانێ ئەمە لەکوێ لای ڕاستێت ئەمە لای چەپێتی یا کوا دەستی ڕاستی کوا دەستی چەپێ کوا دەم و چاو کوا پێ زۆر بە سوحبەت بە مناڵڵێنەوەی گەشیان دواکەوتووە باوکو دەم و چاوی لە پێشەوەیە لە دواوەیە ئەڵێ لە دواوەیە یعنی دواوە پێشەوە لێک جا ناکاتەوە بۆ نمونە یا جاری واوەکو مەتەڵ ئەتوانن بە ڕێزانەها کۆمەڵە لوغس هەیە مەتاهات هەیە ڕێونە هەیە ئەمە هەمووی گەشی عەقڵی مناڵەکە سەریعکات ئەمە هەمووی لە باخچەی ساوایان زۆر زۆر ضرورە یا جاری وایە مەسەڵ من لەگەڵ مامۆستایە بڵێ منە ئەڵێم ئەو تەشبیه نەبێ مناڵەکە بێ ئەڵێم لە بینمانە ئەمە دیوە ئەو ماڵیەوە ماڵی ئەمەیە ئەمە دیواری لە بینمانە کەڵەشێرە لەسەر ئەم دیوارە هێلکەیەکەکە هێلکەکەی منە هی تۆیە جا زۆر جاڵێ هی من ئەڵێم نا ئەڵێ هی تۆ نا دوایی ئیتر ئەو مێشێ جوڵین بیر کەرە و مریشە هێلکاکەکە عەقڵ گۆڕان بەڕێزە کەواتە تۆ کۆمەڵێ لۆغز کۆمەڵێ شتی بۆ دروستەکەی کە بۆی حەلیکە عەقڵ بەمە گەشاکە بەڕێزە خۆ مناڵانی وڵاتانی ترچیان لێمە زیاترە بەخوای چیان زیاتر نیە هەر عەقڵیان وەکوێمەوە بەڵام بیئەکەیان دەوڵەمەنگە ژینگەکەیان دەوڵەمەنگە پەروەردەیەکی دروست دەکرێن اینجا لەلایانی هەڵچوونیەوە بەڕێزان گرنگە خۆ لایانی عەقڵی نییەوە هەستەوەرەکان و معریفە و ئەمەی هەبێ لایانی هەڵچوونیشەوە نابێ بترسێ ئێمە زۆر جار ئەبێ ئاگاتان لێبێ مناڵ نەترسێن ئێمە زۆر دایک و باوکەی مناڵی تەسانە بە شەولەبان و بە دکتۆر و بە پۆلیس و ئێستاژ ئێمە ترسێن گرەی دەرونی مناڵیە بە شەولەبان باگردێنە ترسانویانین وەڵا بە دکتۆر بە پۆلیس بە دز نازانم بەچی ئەمە هەمووی بە گرەی دەرونی ئێوە لە باخچەی ساوای نەتوانن ئەوانە هەمووی بسڕنەوە بڵێ بابەجان باگردێن چی ئەوەیە ئەوە لەوا ترسی ڕسمەکەی بۆ بێنە ئەمە چیە سەگ پەلاماری ئێمە بوون عقیچە بەزمە چۆ بەلایە لەبەرەوە زۆر جا مناڵەکانمان تۆقانەوە ئێوە توانن لە ڕێگەی ڕسمەوە بەڕێزان زۆر مناڵ هەیە ڕقاویە ڕسم کە وەرەقەیان هێنێ چالاکی هونەری زۆر جا ئەو ڕقوکینەی فڕاتەوە سەر وەرەقەکە بەڕێزان ڕزگارە بێ لە ناوە ناهێڵێتەوە زۆر جارێ مەتوانین لە ڕێگەی وێنەوە لە باخچەی ساوان دەستنیشانی کێشە و مشکلەکانی مناڵەکان بکەین یعنی ئەگەر ڕقی لە دایکی بێ ڕسمی دایکێکا ئەو شتێکا بە چاویە بۆ ئەگەر ڕقی لە باوکی بێ جاری وا بووکێک گەێنێ ئەیکا بە باوکی یا بە دایکی قژیەوەی پانیەکاتەوە ئەوەی کە ڕقەی لە بەرامبەر دایک و باوکی دەماڵە ناتوانێتن لە ڕێگەی یاری فڕی باتە دەرەوە وەشتوانین دەستنیشانی کە نەمە کێشەی هەیە لە ماڵەوە لەگەڵ دایکی لەگەڵ باوکی لەگەڵ خوش و براکانی دایکی خۆش بێ بە گەورەی دروستیەکات باوکی خۆش بێ بە سوچی لە سوچێکەوەشە یعنی زۆر جار ئەگەر شارەزاییتان هەبێ یا توێژەری کۆمەڵایەتی دەرونیتان لا بێت توان دەستنیشانی کێشەکانی مناڵەکانیش بکەن بۆیە بێ گزارش اینجا بێ لەلایانی کۆمەڵایەتی فێری هاوکاریان کەین بەڕێزان یەکێک لە خاصیەتەکانی باخچەی ساوایان یا سایکۆلۆژیای مناڵ و باخچەیە مناڵ ئەنانی خۆپەرستە هەموو شتێکی بۆ خۆیەوێ پێڵن تەمەرکز حول الذات یا ئیگۆسنتریزم یا خولانەوە بە دەوری خودا هەتا 7 ساڵی 6 ساڵی پیاجێ ئەڵێ ئەمەی ئەمێنێ لەبەرەوە حەزەکەی تۆ مناڵێک هەیە لە تەمەنی 4 ساڵ 5 ساڵ دە یاری بۆ بکڕە یەک یاری بۆ خوشێکی ڕێ ئەوی شێوێ چکە نازانێ ئەویش مافی هەیە ناتوانێ خۆی بخاتە شوێنی ئەو ئەمە باخچەی ساوێن ئەتوانێ وردە و لەو ئەنانێت و خۆپەرستی ڕزگاریکە بۆ نمونە فێری نۆرەیان کەن سەرە مامۆستا زۆر جارێ مناڵ نازان هەمیوە ئەبێ فێریان کەین جاری وایە یا قسەکردن ئێمە چیەکەین ئەڵێن قەڵەمێک یاخود هەر شتێک بێ ماجیکێ بێ هەر شتێ بێ ئەیتە دەست مناڵەکە ئەڵێ هەر کەسی ئەم ماجیکە ئەم قەڵەمەی بەدەستەوە یا ئەم ڕاستەی بەدەستەوە ئەو قساکە چە مناڵەکان هەمووی بەیەکەوە قساکەن چکە مناڵ لەو باخچەی ساوایان سیفەتێکی پێڵە مۆنۆلۆج یعنی قسەکردن لەگەڵ خوت
دایلۆگی نییە مناقەشە و گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکە. بۆیە ئێمە بێ وردەودە لە خۆپەرستی و لە مۆنۆلۆژ و قسەکردن لەگەڵ خودی خۆیان ڕزگاری کەن و بیکەین بە کەسێکی کۆمەڵایەتی جانبی کۆمەڵایەتەکەی گەشە پێ بکەین. بۆیە لەو چالاکیانە بۆ نمونە ماجگە کە ئەوێ هەمووی قسە بکە بڵێن نا چی مانوت بەدەست ئەوەیە ئەبێ ئەو قسە بکات. اینجا ئیتە دەست مناڵێکی دووەم اینجا دەیان چالاکی هێما مۆسایی مەتوانین گیانی هاوکاری لای مناڵەکانمان گەشە پێ بکەین. وردە گەشەیان خێرا بکەین لانی کۆمەڵایەتی. مناڵمان هەیە گۆشە ژیرە مامەسەل لە ڕێگەی کۆمەڵێک چالاکی و توانین وردەوتی هەڵ بە مناڵانی تریان کەینەوە. مناڵمان هەیە شەڕانیە لە ڕێگەی کۆمەڵێک چالاکیەوانە وەرزشەوە لە جیاتی لە مناڵەکانی تر بە تورەکەی گەیەنین ئەوەی کە هینی وەکو ملاکەمە و ئەوەنێ زۆران بازی وایە هی وەرزشەیە لە ڕۆزەکانە مەفرۆزێکی دوان هەبێ بیەنە و مناڵە هەرچی هەیە پیا بکێشە. منیشە لە ئەم مەکتەب و ڕۆزەنێ و دەوڵەتیانە مناڵێکیان نات کە ئایگوهەر لە مناڵەکانی ترەیە. طبعا توانبی هۆکار هەبی هیچ مناڵی لە خۆی لە مناڵی تر نابێ سەبەب هەبێ دافع هەبێ پاڵنەرێ هەبێ تۆ دەستنیشانی پاڵنەرەکەی بکەن. طبعا کە لەگەڵ کۆسکاری قسەمان کرد دایکی شووی کردبەوە باوکی ژنیە نابوو هەفتەیە لایەن بوو هەفتەیە لای و تیانەڵا هەفتەیە لای نەنچی بوو طبعا پڕەکراویژە هاتەوە تۆڵی خۆی لە مناڵە بەسە زمانەکانە کردەوە. لەبەرەوە بۆی لە مناڵەکان نیا و تورەکەیمان بۆ هێنا بە دادەکانمانەوتی لێ بیەرێ با پیا بکێشە. مناڵی ئەمەنگەی پیا ئەکێشا ئارەقی شین و مۆری دەرەوە کوردەواری خۆمانە لە هیلاکە بوو پاڵی لێەوە نیو ساعت قسەی ناکرد لە مناڵی تری ناتەوە تاقەکە وزەکەی فڕێایە دەرەوە. اینجا دوای کە پڕە بۆ وەرە پیا بکێشەرەوە. ئەتوانین زۆر چالاکی بەڕێزان بە ئەو مناڵانە مناڵی خاڵ پێداویستی تایبەت لەوانەیە سا لە زۆر ڕۆزە و لە مەکتەبەکانە تاکەش هەبێ ئێمە ئەتوانین ئەمانش گەشەیان خێراکەین لە ڕێگەی گەشەکردنی هەستەوەرەکانیان لە ڕێگەی ئاسانکردنی پرۆگرامەکە منهەجەکە. لایەنی زمان بەڕێزان اینجا لە لایەنی جەستەی و جوڵەیەوە وەزان لە باخچەی ساوان پێویستە کۆمەڵە چالاکی تا بێیان مناڵە بڕوە بازێنە چوزانمەوە نییە کلیسکێنێ یەتە خوارەوە خۆی بەشتا هەڵەواسم چالاکیانە بۆ ئەوەی ماسوولکەکانی دەست و قاچ و ئەمانە لە لایەنی جەستەییشەوە گەشە بکات بە قووەت بێت. بۆیە بێ کۆمەڵە چالاکی هەبێت لە باخچەکانە گەشە بە لایەنیەوە عەقلیمان باز کرد زمانمان باز کرد لایەنی هەڵچوونیمان باز کرد لایەنی ئەبێ لایەنی جەستەی و جوڵەیی شەوێ بەڕێزان. وطبعا ماسوولکە گەورەکان پێویستی بە چالاکی تر هەیە وەکو دەست و قاچ ئەوە نییە خۆی هەڵەواسێ بە شتێکە جۆلانە ئەکا خلیسکێنێ چی هەڵبەزوو دابەزە ڕاکە ڕاکێ لەسەر یە قاچە ڕابۆیتەوە زمان کۆمەڵێ بێ چالاکی ئاوا هەبێ گەشە بە جەستەیکە. بەڵام بۆ ماسوولکە بچووکەکان ئێوە ئەتوانن کۆمەڵێ شت مەسەڵەن مەقەس شت ببڕێ ئەوە بێ ماسوولکە بچووکانە بێ. مناڵی 3 ساڵە ناتوانێت قەڵەم بگرێت بە زەحمە دەتوانێت بگرێت هێشتا ئەم ماسوولکە بچووکانی پەنجەکانی گەشەی نەکردووە بۆیە زەختیان لێ مەکەن. بەڵام لە باخچەی ساوات ئەتوانی وردە فێری قەڵەمگرتنیکەی یەکەم جار ئاوا ئەیگرێت دوای وردە ئیتر دەتوانێت دوو پەنجەکەشی بەکاربێنێ. لەبەرەوە بێ کۆمەڵە چالاکی دەستیتان هەبێ بۆ نمونە بەکارهێنانی مەقەستە ڕەسمکردنە شت بڕینە ئەتوان پیتەکان بە ئاسانی بەڕێزان تەمەەن گرنگە پلانتان هەبێ مامۆساجیان ئێستا زۆر جارێ مامۆسای باخچەی ساوات ئەڵە چۆن مناڵەکان فێرکەم پلانێک من نمونەیەک بۆ نمونە دەرسی ئینگلیزی ئەتەوێ ئەمڕۆ فێری پیتی ئەی و بیکەی مەسەڵەن ئێ لەگەڵ بی باشە مامۆسا تۆ چیەکەی یەکەم لەگەڵ خۆتا وەسایلی تعلیمە ئەبێ هەبێ پیتەکان هەبێ هەمووی لە قرتاسیەکان هەیە یا خۆت لە کۆمپیوتەر لە ئینتەرنێت دەرهێناوە پیتی ئەمە کردوتە کەواتەی یەکەم هەدەفێ ئەبێ ئەم مناڵە پیتی بناسێتەوە ئەی بۆ نمونە کاڵێن ئەی باشە بیناسێتەوە اینجا پیتی بیش بناسێتەوە بی کەواتەی یەکەم هەدەفم بیناسێتەوە بڵێەوە ئەو بیە ئەمە سیە ئەمە جیە ئەمە ئێمە ئێڵە ئێنە پیتەکان بناسێتەوە جاری پیتە دوو پیت باشەوە ناسیەوە جیاوازی چێ لەگەڵ پیتەکەی ترا اینجا ئێمە سمۆڵ و کەپیتاڵمانێ بچووک و گەورە ئەی بە سمۆڵ وا ئانووسەوە بە کەپیتاڵ وا نووسێ ئەبێ جیاوازی لە بینی ئەوانەیە بکەم. اینجا ئامانجێکی ترم ئەوەیە ناوی میوەیەکم پێ بڵێ ئەپڵ بۆ نمونە بە دەست پێ بکە بۆ نمونە یاخود ناوی ئاژەڵێکم پێ بڵێ یان ناوی مناڵێک لە مناڵەکانم پێ بڵێ بەو پیتە دەست پێ بکە. اینجا ئەم چییە کە مامۆستا بە منەقەت خاڵ بۆ یەکەم با بەسەریا بچێتەوە ئەمزان چەند وەسائلی لە بەردەمایە خاڵ با بەسەریا بچێتەوە پیتی ئەی بزانێ اینجا خۆشی گۆی کە بڵێ یا بێ یا سی یا دی خۆ هەرەوە نییە بیناسێتەوە هەر ئەوە نییە بینووسێ ئەبێ گۆشی کات تەلەفۆزی بکە بیڵێ اینجا ناوی ئاژەڵمی کەواتە بەڕێزانی سا وردە و دەتەوە ئامانجەکانم هاتە دی اینجا پیتی تر بۆ اینجا ڕەنگەکان هەتا دوایە ئەڕۆم لەگەڵیا ئەیت خۆی عەقڵی ئینسانی شێ بەڕێزان گەشەکردنی هەموو ئەو لایەنانەیە. اینجا بە هەمان شێوە کوتمان بۆ گەشەکردنی ئەم پەنجانەی کەواتە پلانێکە کە هەبوو ئەڵێ منەمەیە ماسوولکەکانی پەنجەی گەشە پێ بکەم
کەواتە کۆمەڵە چالاکی دانی کە بەس بەدەست ئیشی پێ بکە مەسەڵەن مەقەسد بڕی نەشتا خاڵخە یا توانی قاڵب هەیە قوڕی سەناعی هەیە قوڕی سەناعەکە بێنێ بێ لە ڕەوزەکانە هەبێ قاڵبەکان هەر پیتی ئەی بۆ دروستەکە بی و سی و دی و ئی و نازانم چی هەتا دوای هەموو پیتانە بۆ دروستەکە کەواتە ئەمانە هەمووی چالاکیە بۆ گەشەکردنی کەسێتی چیە کەسێتی ئەو مناڵە لەلایەنی چێوە لایەنی عەقڵی لەگەڵ زمانە لایەنی کۆمەڵایەتی و ئەخلاقی لایەنی هەڵچوونی ویژدانی لایەنی جەستەیی جوڵەی ئێمە بەشی یەکەمی بەرنامەکەمان تەواو بەڕێزان ناوبڕێک وەرەگرین دوایینەوە خزمەتتان لەگەڵ ئێوەیە دەسەکەین بە گفتوگۆ و دەمەتەقێ و پرسیار و وەڵام بۆ زیاتر دەوڵەمەندکردنی بابەتەکە پاش کەمێکی تر دێینەوە خزمەتتان. بینەران بیسەرانی خۆشەویست دووبارە سڵاو. ئێستا کاتی گفتوگۆ و دەمەتەقێ لەگەڵ میوانەکانمان بە لە هێلین خانەوە بە یۆنانی و بە کووتەکەی خۆمان دراوشاوە فەرموو. سڵاو من پرسیارێکمە من وەکو مامۆستایەک یاخود دادەیەک لە باخشە چۆن بزانم کە ئەو خوێندکارە یا ئەو منداڵە تێگەشتووە گۆڕانکاری لە کەسێتیا ڕوویاوە یا خڕووینەوە سپاس. ینی بۆی بزانی بەرهەمی ماندووبوونەکە چیە زۆر سپات. طبعا هێلین خان ئێمە هەمومان ینی جەنابتان مامۆستانە بێ بزانن ئیشی تۆ چییە کە مناڵیەتە لاوە بێ گۆڕانکاری لە کەسێتیا بکەی وایە گۆڕانکاری لە ڕەفتاریا بکەی. یعنی من زۆر جار ئەیڵێم کە من ئەچمە ناو پۆلەوە ئەگەر یەکەم جار سعات هەشت ئەچمە ناو پۆلەوە سعات نۆیەمە دەرەوە ئەگەر وەکو یەکەم جار بێ هەر هەشت چۆن چوم تەلەبەکان چیان زانیوە سعات نۆ جواب یعنی من فاشیل بووم یەک سعات لە عمری ئەوانە سەرف کردو هیچیش کەواتە تۆش کە مناڵ سعاتێکە چی چارێکی قسەی بۆ ئەەکەی یاخود فێریەکەی یاری لەگەڵاکەی یا تەمسیلێکی بۆ ئەەکەی چیرۆکی بۆ خوێنەوە ئەبێ گۆڕانکاری لە ڕەفتاریا بێ. جا گۆڕانکاری لە ڕەفتارە چیە چەوە ئامانجی باخشەی ساوایان و مەکتەبیش و جامیعەژەوەیە گۆڕانکاری لە ڕەفتارە بێ تەغییر لە سلووکیا بێ. کاڵین گۆڕانکاری لە ڕەفتار چییە ئەوە تەعەلومە فێربوونە مامۆستا ئەم مناڵە هاتۆ فێر بێ بەڵام ئێمە فێریەکەین کەواتە ئەبێ جەنابێ یاری و بووکەڵەکە هەموو چالاکیەکانی باخچە لە خزمەتی ئەو مناڵەیە بێ چۆن بزانی پرسیارێکی جوانە من نمونەیەکم بۆ هێنایتەوە مامۆستا وتمە توێ مناڵەکان فێری بەڵێن پیتی ئەلف و بێی بکەی باشە ئەتەوێ ئەلفی فێرکەی ئەتەوێ بێی فێرکەی کەواتە تۆ ئەبێ پیتی بێی فێرکەی بڵێ ئەمە بێ ئەمە جێ ئەمە دێ بۆ نمونە ئەمە ڵێ ئەمە ڕێە تۆ تەوێ ڕێ فێرکەی باشە مامۆستا چۆن بزانی مناڵەکە ڕێ فێر بووە کەواتە تۆ بە چالاکیەکە هاتووی پیتی ڕێ بۆ نووسیوە وتوت ئەمە پیتی ڕێ ئەمەیان ڕێ کە حوتە قەڵەوەکەی لەگەڵانە بێ بۆ نمونە اینجا ئەڵەی دێڵە پێم بڵێ پیتی ڕێ ئەگەر وتی ڕێ اینجا عادی پیتی ڕێ لەگە ژێ چی فەرقە ئەگەر وتی ڕێ ئەم حوتە لە ژێریەوێتی ژی لە سەرەوەیە مانەوە فێر بووە اینجا عادەی بۆم بڵێ ڕێ کە توانی بڵێ ڕێ یا بڵێ ژێ مانەوە فێر بووە بەوە دڵنیابووی کۆمەڵی پیتی لە بەردەما داعنی کامیان پیتی ڕێ و کامیان پیتی ژێ کە ناسیەوە مانای وایە فێر بوو ئادەی پیتی ڕێم بۆ بنووسە یا ژم بۆ بنووسە کە توانی بینووسێ و ڕێ و ژێ مانایە فێر بووە کەواتە تۆ لە ڕێگەی چالاکیەکان و مامۆستاگیان یەکەم جار فێریەکەی ئیتر پیتەکەی پیشانە یا ناوی شتێکم ئاژەڵێکم پێ بڵێ بەڕێ دەست پێ بکە ئەگە زانی ڕێوی مانایەوەتەوە ئادەی ناوی زەلامێکم پێ بڵێ بەڕێ دەست پێکە کەوتی ڕۆژگار یا ڕاژان یا نازامچی مانایە فێر بووە کەواتە مامۆستاگیان ئەمەیە فێر بوون تۆ ئەبێ هەڵسەنگاندن بۆ مناڵەکە بکەی یەکەم جار چالاکیەکان و لە ڕێگەی هەموو ئەو وسایلانەی هەتا تەبەن مناڵ زۆر حەزەکە مامۆستاگیان لە ڕێگەی چیرۆکەوە لە ڕێگەی یاریکردنەوە لە ڕێگەی بووکەڵەوە ئەمە نییە دانیشی وەکو مناڵی بتیدایی وشت دەرسی بۆ شەڕەکەی بڵێن عەدادێوانە تۆ ئەبێ لە ڕێگەی چالاکی یاریکردنەوەوانە لە ڕێگەی ڕەسمکردنەوە لە ڕێگەی وێنەوە ئەم چالاکیانەوە هەموو ئەو شتانی کە ئەمانەوە فێر ڕەنگەکانێکی مامۆستا تۆ ڕەنگی شین فێر بێت ئێخێر بێت یەکەم جار شین بۆ هێنابێ ڕەنگی لەگەڵ ڕەنگەکان ترە جای بکاتەوە بیناسێتەوە بتوانێ بڵێ شین دوای ئەوەی کە بەوەی بزانی مناڵەکان چەند مناڵێک بێنە یاڵە چێ زانێ ئەمە چ ڕەنگێکە کەوت ئێمە شینە مانایەوە فێر بووە دوای سەعاتێکی تر مامۆسایەکی تر کامە تۆپێکی شینم بەرێکە تۆپێکی شینی بێنە یعنی فێر بووە کەواتە یاخود کامە چ شتێ بە شین دەست پێیەکە مەسەلەن ناوێکم پێ بڵێ بە شێڵە شنە تەواو دەست فێر بووە شەماڵ نازانم چی ئەمانە هەمووی مامۆستاگیان ئاماژەن کە مناڵە فێر بووە دەستەکانت خۆش بێ مامۆستا شوان گەرمایکەکەی بیتێ زەحمەت نەبێ مامۆستا شوان گیان فەرموو.
زۆر سپاس بۆ بەڕێستان دەستخۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانانە و زۆر سپاس بۆ ئەو کەناڵە بەڕێزش. پرسیارێکمانەیە لە بەڕێستان هەندێک مناڵ لە باخچەکانە زۆر ئەگری، یعنی ئەبێتە هۆی بێزارکرد، هەر بڵین داوای دایشەکات بەڕاستی چکە زیاتر لە ماڵەوە لەگەڵ دایشێتی، هەتا وەکو تەلەفۆن نەکە یان نەنێری بە دوای دایکە بەڕێزەکە بێ بۆ باخچە، ئەو مناڵە ژیر نابێتەوە، هۆگرێکی زۆر هەیە چی بکرێت لە بەرامبەر ئەمانە باش. هەرەوە پرسیارەکە زۆر سپاس. دوایش پرسە. وەڵام مامۆستا شوانجان ئەوە خاستە مناڵی نازدار یا ئەو مناڵانی کە کەسێتیان لاوازە یا دوو تربێتن یا ئەوانەی تێکەڵ بە مناڵان نەکراون هەر لە ماڵەوانێ نیانێشتۆ تێکەڵ بە مناڵان بن ئەو حاڵەتیان هەیە. بەڵام معاملەکردن لەگەڵانە چۆنە مامۆستا شوانجان؟ طبعا گەورەترین هەڵە ئەوەیە تۆ تەلەفۆن بۆ دایک و باوکی بکەی بڵێ وەرەوە مانەوێ ئەو مناڵە فێرە بێ بۆ ئەگریە مامۆستا بۆ ئەوەی دایکی بێتەوە. کەواتە نابێ ئێمە وەکو دادە و مامۆستا و دایک و باوک بیاڵین مناڵ سوود لە گریانەکانی وەرگێن. من خۆم ڕەو زەمان هەبووە مناڵ هاتووە خاصە مناڵی نازدار ئاوەکو تووتڕک دایکی گرتووە تەنورەکەی دایکی و پانتۆڵی باوکی لێمان وەرگرتووە ڕاستە گریانە چ گریانێک، بەڵام نابێت تۆ بڵێ مەگریە سەرمێشێ ئەوەی تە زیایەکات چکە ئاوێز عاجەکە. من چیم پێوت بەدادەکانی هەموو سەبرتانە بێ ئەم جاوتخوا و گریانە ڕۆڵە ئەشگیری پیاوانە بگیرێ دەتۆزێ ئەو ئاخر شتە گریا من خەریم یەخمەتەقی بەس نەمەێژی سفادەی لێ بکە گریانەکە منیش ئاس کردووە هەرم گوو وەکو چۆنەڵی مێشولەیەکیش دەنگ نایە ئیزعاجیش بووم بەس پشتم تێکردبووی شماکم بۆینەوە سەری بە دیوارەشەکان نەم ئاگاشم لێ بوو وردە وردەیتر نوزەنووزی نامە کەی زانی لە ڕەوزەیەکی تەلەفۆنیان بۆ دایکێ کرد یا مەسەن جەنابە دەڵێ من تەلەفۆنی بووە کە ئەو بۆیە واکە بۆی تەلەفۆن بۆ دایکی بڕاتەوە نابێ بێڵی سفادە لەو گریانەکە هەر ئەگریا هیچ مناڵێکیش بە گریان نامرێ زۆر نیو سعات دەگرێت زۆر سعاتێکگرێت زۆر سعات و نیوەکە کەزانی گریانەکەی سوودینە وردە هێواشێکاتە و تۆبە ئەگا و تاواز دە گریانێنە بەس ئەگە تەلەفۆنم بۆ دایکی کرد تەواو هەدەفەکەی هاتە دی ئەو بۆ واکە چونکە مشکلی ئەو مناڵانە چێ مامۆستاجیان نزیک هۆگری دایک و باوکیان بوون ئێمە ئەبێ بەم چالاکیانە دووریان خێنێ لە دایک و باوکیان ئەیسبێنێ چۆنەتە مەکتەب هەندێک دایک و باوکەیە هەر لە تەنی لە دەرگاکە وەسێ لە سوچەکە وەڵام مناڵەکەمە گریە بابی بەمەوە ئەڵم خوشکی من مەی بەرەوە چونکە دوایی ناچێتە مەکتەبی ابتیداییش فعلا ساڵی دوو ساڵی فەوتاوە هەتاوەکو بە هەزار حەڕایان هێناوە چکە ناچێتە مەکتەبیش چکە فێر بۆ لە تەنیش دایکەوە بۆیە جاری وام مناڵ بیان و پێگرێ قەنا بۆ گریانە بە ئەگەر بۆ جێبەجێ کرد ئەو زاڵە بێ بەسەر هەر بە گریانیش عاج دەکات مێڵی سوادە لە گریانەکەی بکە ئێهمالیکە وردە بێت دەنگە بێت چکە زانە گریانەکەی سوودینەی چی دەست ناکەی واز پەنا بۆ شتێکی درەبە جا لەبەرەوە نابێت تەلەفۆن بۆ دایک و باوکە سەبرتان هەبێ وردە دواز لە گریانەکەیێنێ تێکڵ بە مناڵەکانی بکە یاری لەگەڵا بکە با دادەیەبی باتە وردەوەدا لە مناڵی ترە ترسێ با لە باوەشی دادەکەیا بێ یەکەم جار اینجا بە لە تەنیشتەوە بێ اینجا وردە مناڵە بێنە یاریەکە وردە ڕایە هەموو شتێ ڕایە چکە مناڵی نازدار فعلا منەوە حاڵەتەم زۆر توزۆ دایک و باوک و کێشەیان هەیە لەبەرەوە نابێت تەلەفۆن بۆ دایک و باوکرێ و نابێ ئیزعاجیش بی سەبر و تەحملتانە بێ ماوەیە کە با بگیرە دوای ڕایەت و وازی لێنێ مامۆستا خەدیجە دەستخۆشکەری لێکە مامۆستا بابەتەکە و زۆر بە پێز بوو کاتێکە و مناڵە لە فترێکی زەمەنی لە باخچە بێ هەست بە هیلاکی و ماندووبوونەکە ئایا پێویستەکە ئەرکی ماڵەوەی بیتێ مناڵ ماندوو هیلاک ناکات؟ زۆر سپاس یعنی بڵێن چالاکی بیتی بڵێ لە ماڵەوە بیکات بەڵێ ئەرکی بیتێ لە ماڵەوە بیکات ئەرکی ماڵەوەی پێڵەن ئەزان چۆنە مامۆستا خەدیجە لە زۆر شوێن ئەم مناڵانی کاچنە باخچەی ساوایان ئەگەر ڕەوزەکە لەو جۆرە بێ لە هەشتی بەیانیەوە چێت تا 4 و 5 نابێت ئەرکی ماڵەوە بیکە چونکە کاتەکەی زۆرە لە باخچە لە زۆر وڵاتی پێشکەوت و کاتەکەیان زۆرە هەموو چالاکیەکان لەوەیەکەن دەفتەر و کتێب شتیان لە ناشی بەنە ماڵەوانێ دۆڵابی تایبەت بەخۆیانێ بەڵام لای ئێمە لەبەرەوەی باخچەی ساوایان ماوەکەی کەمە خاصن حکومیەکان هەندێکیان تا 12 ئێ باشە 8 بۆ 12 4 ساعتەکە مامۆستا ئەو چالاکیانەشی کە هەیە لە باخچە ئەو پرۆگرامە زۆرە بۆیە کە تۆ فێری ڕەنگەکانە کردووە یا فێری پیتەکانە کردووە قەی چێکە ئەگەر بی بە دایک و باوکی بڵێ یارمەتی بە دووسێ جار ئەمەی پێ بنووسەرەوە یا تۆژم پیتەی فێرکە یام چالاکی پێ بکە تەواوکەری ئیشەکەی تۆ بێ ئەوە بۆ ئەو ڕۆزانەی کە دەوامیان کەمە بەڵێ ئەرکی ماڵەوە باشە بۆ ئەوەی ئەو مناڵات چێتەوە هەر لە ئایپات و لە فەیسبوک و نازانم لەم شانەش دووری خەیتەوە چ ئەو مناڵەکانی ئایپاتی پێبێشتە بێ ئەگەر بە چالاکی ڕەوزەوە باخچەوە خاصە مناڵ زۆر جوان گوێ لە ڕەوزاگرێمە ئەمسا اینجا چالاکی ماڵەوە چی ئەندێشت هەیە خاصن دادەکات بڕۆ هەبێ من زۆر جا بە مناڵەکان ماوتووە وتومانەوە کە چوونەوە دەستی دایک و باوکتان ماچکەن
کە دەستی دایک و باوکتان ماچ کرد ئێمە هەدیەتانەینە زۆر مناڵ دایک و باوکی وڵاتۆ دەسم ماچەکە مەسەلەن شەو ئەبێ زوو بخەوی مەسەن نابێ زۆر سەی تەلەڤیزۆن کە بێ خشتێ بێ ئەمە بێ شەو ئەم چالاکیانە کام فێرمانەکرد نابێت لە نزیکەوە لە تەلەڤیزۆن دانیشی چکە بۆ چاوە خراپە گویان لێ ماگرت بەس گویان لە دایک و باوکیان ناگرت شەکانیشان جێبەجێ کرد و بە دایک و باوکەکەشمانەوەتر مناڵێ ئەمانەی کرد ئێوە پێمان بڵێن ئێمە لێرە کارتێکی سەوزیان بۆ دانین کارتەکانیان بوو بە دەکارت هەدیەکیان بۆ کڕی زۆر گۆڕانکاری لە ڕەفتاریانە بوو نسەر لە خوشک و براکەتان نە یاریەکانتان کۆکەنەوەچی کۆمەڵە چالاکی ئەتوانی پێ بڵی لە ماڵەوە بیکا مامەسا لە ڕۆزەش تۆ پێیەکی شتە کۆیەکە تۆ پاک و خاوێنیە کۆمەڵێ قیەم هەیە بەها هەیە مامۆستا گیانە بێمە فێریان کەین ئێمە من زۆر جار ئەڵێم ئێمە وازمان لە پەروەردە هێناوە خەریکی فێرکردنین تعلیم مامۆسا بۆ نمونە نظافة من الإيمان ألان حديثي كان ديك الله حديث نية بلا من قناعتم بيه هي كزور زور جرينجا بفرموديكي بيغمر بهم درودي خالص بها بلا إما شون أما تطبيق كين ما مسا من على كين فيرك من على كل على بها الناس أنا ما مسا ولا الدرخي بكح نظافة من الإيمان هذا فير بطاقة وزيكي زور زور صرفك كاتكي زوري ليروا ولا بري معناك شي نازاني لبيلي شتو دل دشيني الله والله نظافة من الإيمان لبركدوا دل دمنا وتبص صلمنا جلكاني بيسا دفتركي بيسا زوركي بيسا أي نظافة من الإيمان كوا باقو خاويني لإيمان ويا ليابان لباخشي ساوانو بيقول جامعة فراش يعني الخوان شو أنا كان باكنو لوين نظافة من الإيمان ينتطبيق له كواتا إيما بي پروردي من الله كان ممكن نكفير يمكن وكويسا پرورده كدن أوي شما مساجل نظافة من الإيمان هربيان عالم پاک و خاوێنی لە ئیمان و هەر پێی ناڵم بەڵام پێڵم جلەکانت جوان پاک ڕاگرە کتێبەکانە بەرگی تێگرە بۆ ئیبتیدایی و بۆ منەڕەتیش بڕۆ ژوورەکەی کە شتێ پیس بەڵام هەر یەکە و دەستیەگاتە چەند شتە بێنە بیکاتە تەنەکەی خۆڵەکەوانێ بۆ نمونە ژوورە مێزەکەی خۆ پاکەرەوە ئەم جلەکانە دەم و چاو پاک شۆ دەلە دەئێوێت تەواو کردم بە ڕەفتار مامۆسا تۆ ئەبێ ئەم شتانە بکەی بە ڕەفتار سلوک بە عەمەلی بیکە دان جوان بشو ئەمە بکە پاک و خاوێن بە ئەمەکە ئێمە نەمان کردو بۆ مامۆستا هەر شت دەرخەکەین و دوایی شەقی تێڵین چی تێ ناگەین هیچ یا بەهەش لە ژێر پێی دایکانە من هەموو جارە پێم وتم ڕۆ دەستی دایکتان ماچکەن ئەبێ ئەوەی بکەی ئەوە بکەی کاتێکی سەوزە دێنە بە عەمەلی هەر پێشم ناوت بەهەش لە ژێر پێی دایکانە و چوزانێ بەهەش چیە و پێی دایک چیە و هەر لێ تێ ناگا چکە مناڵ لەو تەمەنا بە شتی هەستپێکراو تێگا لە شتی دین تێ ناگا ئەبێ شتەکان مەحسوس بێ هەستپێکراو بێ لە شتی ئەبستراکت مجەڕەد خوا و بەهەشت و مەلایکت ومان هیچی تێناگات چکە هیچی نە بە چاو ئەیبینێ نە بە جۆ ئەیبیسێ نە بۆنیەکان نەتام نای تێناگات بەڵام بەکردەوە پێمانە و چێدا لە مەکتەب چی فێرەکەن جەنەت و تحت أقدام الأمهات دەرخی کردووە دە لە دەی ئەینێ ڕاتە ماڵۆ شەق لە دایکیڵەیە جنێ و بە مامۆسای دووەمیە دایکی دووەمێتی مامۆساگەیە کەواتە هیچمان بە هیچ نەکرد فێری یەکەم چێتۆ دەستی دایکی ماچکە ڕێزی خوشکەکەی بگرێ ڕێزی مامۆساکەی بگرێ دە لە دەیەمێ مامۆسا گیان خۆی ئەمانە ئەمەیە پەروەردە جا ئەوەی جەنابێ ئەو ئەرکانە بەڵێ ئەتوانی بێنێ بەڵام بە مەرجێک لە مەکتەب لە باخچە کاتمان کەم بێ و نەمانتوانی بێ مامۆستا سەیران دەست خۆش بێ کاک دکتۆریان بۆم بەرنامە بە پێز و بەنرخە هیوادارین بەرنامەی زیاتر و زۆرتر ببینین پرسیارەکەی من ئەوەیە کاک دکتۆریان لە زۆرێک لە باخچەکانە هەندێک مناڵمان هەیە هەندێک ڕەفتاری ناشرین ئەکەن بۆ نمونەوە کوتفکردن شەڕانگێزنیان یان شەرمنن گۆشەگیرن ئایا ئەبێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەیە بکەین زۆر سپاس مامۆستا سەیران وەڵا ئێمە خۆ دەزانی کەوتوینێتە ڕۆژگارێک وێستا زۆر ئەنتەرنێت و سەتەلایت بووە بە مامۆستای مناڵەکانمان یعنی دایک و باوک خەریکی پارە پەیاکردن و لوقمەنانێکن و یا تااقەتی نیێ یا خۆشی فەیسبووکەکە و مناڵەکە ئێمال کردووە ئەمە کێشەیەکی گەورەی زۆر مناڵمان شەڕانیە توندوتیژە تفەکات جنێوەیە شتی ناشرینەکە بەداخەو زۆرمان هەیە زۆری لە تەلەڤیزیۆن و لە بەرنامە ناپەروەردەیەکانەوە فێرون باشترین شت یەکەم هەنگا و خاتون گیان هیچ ڕەفتارێک بەبێ دافع و پاڵنەر نابێ مناڵ لە خۆی و درۆ ناکە تف ناکە چۆن بۆ ماوەی نین هیچ مناڵەکێتە دنیاوە درۆزن بێ نەخێر پەروەردەی نوێڵە چی ئەڵێ تۆ بە مناڵەکەەوە مڵێ درۆمەکە درۆ عیبە درۆ حرامە خوا درۆزنی خۆش ناوێ ئەڵێ هیچی پێماڵە بەس لە بەرچاوی درۆمەکە تەواو هیچ لە چۆ فێری درۆ بێت ئێمە وەڵین وامەکە هەزار درۆژ لە بەرچاویەکەیت لەبەرەوە یەکەم بە دوای سەرچاوەکەی ئابگەڕێم درۆی لە چۆ فێر بووە ئەم شەڕانگێزی هۆکارەکەی چییە ئایا لە ماڵەوە لێن و لێرە تۆڵی خۆی لە مناڵەکان نکاتەوە یا تا دوای من نمونەیەکی بوێنمەوە مناڵێکمان هەبوو لە باخچە هەر لە تەکسی باسی تفکردن کرد هەر لە تەکسیەکەدا بەزی تفی لە هەمومانە کرد تف دوو لە ڕووی ئەوە بینەرات دادەکانیان گۆمە بعد دەرکەین زۆر بێتەر بێتەوە نازانچی وایە وتمانم گوناحی نییە مناڵە
ئەم مناڵە بێ هۆکارێک سەرچاوەیە کە بێمە لاسایی خەڵکی ترەکاتەوە مناڵی 4 ساڵ مامۆسانی بەڕێز معنای تف نازانێ وەکو هێمایەک بۆ ئیهانەکردن و وەکو جۆرێک لە تندوتیژی و یاخود عدوان و شەڕخوازی ئەکی دەمە لاسایی خەڵکی کردووە وەکو توتی وایە ئێمە نەزەریەکمانەیە تیۆری لاساییکردنەوە فێربوون بە لاساییکردنەوەی خەڵکی تر یعنی مناڵەکە 2 ساڵە مکیاج کەش مکیاجەکات جنێو بە جنێوەیە تفکە تفەکە زمان دەربێنێ زمان باوکی ڕیشە تاشەی ڕیشە تاشەیە کەواتە ئەکی دەمە سەرچاوەکە باوکیم بان کرد وتمە مناڵەتان ئێوە تفیلەکەن چییە نازانم چی وتم ناوی زەلامێکەڵێ ناوی خەڵک یەکێکی وتم ئەمە چی وتێمە ئاوەڵزاوەمە وتی وەڵام سوحبەتی لەگەڵاکە ها جارت فێک و یاری وتم باوکە گیانەمە کێشەکەیە کە تۆ ئاوەڵزاوەکە و تفێ لە مناڵەکە ئەکا و پێ ئەکەنین و ئەویش تفێکی لێکا پێەکەنیمە تەژجی ئەمە هاندانە ماناوێت تفکردن باشە چونکە تۆ پێ ئەەکەنی هیچ پێەکەنی پێکەنین ینی کات بەسەرەبەن یعنی پاداشت کە ئێتە باخشەی ساوان تفێکیش لە منەکە وەزانانی وەکو ئاوەڵزاواکەی منیش پێەکەنم بەڵام کە من لێی مۆڕەبمە و لێی تووڕابم ئەم مناڵە تووشی سراع و ململانی دەرونیە بێ ئایا تفکردن باشە یا خراپە ئەگەر خراپە بۆ لە ماڵەوە پێەکەنن ئەگەر باشە بۆ لە ڕۆزەلی قوبوڵ ناکەن و دەموچاو گرژومۆ نەکەن لێی تووڕابن ئەم مناڵەقەت فێر نابێت بۆیە پێمان وت ئەوە بوو ئاوەڵزاوەکەی لە کۆڵ کردەوە و ئیتر شەڕەتفی لەگەڵانەکرد مناڵەکە لە کۆڵی بوانێ چارەسەر هەر ئەوانەیە ئەبێ بە دوای سەرچاوەکەیە بگەڕێی ئاوەکە لە چۆ لێڵە بێ لەبێ چاچیکەی خاتون گیان کەس لە خۆی مناڵە جناییش مناڵێ لە دایک نابێ بۆ ماوە تفکات و جنێ و باو شەڕانی بێ ئەکید پەروەردەی سەقەتە پەروەردەیەکی سەقەت هەر مناڵێکی خراپ هەبێ پەروەردەیەکی خراپ لە دوایەوەیە ئیتر بە عەمدەن بێ بە نەزانی بێ نازداریان بەخێو کردووە هەموو شتێکیان حەبلەکان بۆ شل کردووە دوو تەربیەتە ئێمالیان کردووە چیتە هۆکارەکان هەمووی واضحە ئەبێ هۆکارەکە دەستی بخەیتە سەر و چارەسەری بکەیت زۆر سوپاس سەیدان خان ئەوین خان مامۆستا ئەوین خۆش بێ بۆ بەرنامەکە و دکتۆریان پرسیارێکم هەبوو ئێمە وەکو مامۆستا ئەم دیاردەیە زۆرە بینین لە ناو مناڵەکانە مناڵە کوڕەکان زۆر ئەچنە ناو کچەکان و یاریەکەن و تێکەڵاوی کوڕەکان نابن ئایا ئێمە ڕێگری لێ بکەینیان بڵین جارە مناڵە خۆی کە گەورە بوو دوای فێرە بێت کوڕە و حەز بە یاری کچان ناکەوە چێتە ناو کچەوە لە ناو کچەکانە باش ئەوین خان دەست خۆش وەڵام مامۆستا ئەوین ئێمە شتێکمان هەیە پێڵێن جێندەر یعنی چی بەڕێز یعنی ڕۆڵی کۆمەڵایەتی لە هەموو کۆمەلگایەک جلێکی تایبەت هەیە بۆ کوڕ جلێکی تایبەت هەیە لە کوردستان ئێستا جلی کوردی کوڕانە هەیە و جلی کچانە ئایا ئێمە ڕێ بە کوڕەکانمان بین جلی کچانە لەبەرکەن هەندێک کەس دەڵێ قەیچێکە باشە لە ماڵەوە قەیچێکە بەسە چێتە کۆمەلگا لێ قوبوڵەکە هەزار ناو ناتۆری لێ دۆزنەوە ئەها ژنانی ئێمە خۆتان نەزان ئافرەت بە تەبیعەتی وە کە شتێکە بڵێ ئەیڕۆ هەندی حرەکاتی ژنانە هەیە پیا و نایکە بەڕێزان تخوا گەر کوڕەکە هەر بچێتە ناو برادەکان بڵێ ئەیڕۆ ئەم حرەکەیە بکات چی پێڵێن ناوێنن فڵان ئەیڕۆ هەزار لە قەبی لێ دۆزنەوە لەبەرەوە ئەبێ مناڵ کۆمەڵە یاری هەیە مەسەڵەن ئێستا هەندی یاری هەیە مشتەرەکە هاوبەشە لە نێوان هەردووکانایە بەڵام هەندی یاری کوڕانەیە بمانەوە نەمانەوێت تایبەتە بە کوڕ هەندی یاری کچانێ اینجا ئەمە کێشەی چی بۆ دروستەکە من نامی ماستەرەکەم لەسەر ئەوە بوو کاریگەری لە ماڵ نەبوونی باوک یعنی غیاب ئەگەر باوک لە ماڵ نەبێتتر ئێهمالی مناڵی بکات شەهید بوو بێ مرد بێ سەفەری کرد بێ مناڵەکانیان فێری ڕۆڵی سێکسی نێرایەتی نابن ینی ڕۆڵی باوکایەتیش کە باوکی لە ماڵە هەر لە ناو ژنا زۆربەی ڕفتاریان ژنانە بوو کێشەی خۆگونجاندنیان بۆ دروستە بێت لە ناو کۆمەلگایە اینجا بڕوایان بە خۆیان نابێ زۆر کێشە دروستە بێ لەگەڵ خەڵکاکەونە ململانیەوە بۆیە باشتر وایە ئەو یاریانەی کە هاوبەشە هەردووکیان بابیکەن قەیچێکە کوڕکچانە بەڵام یاری ماڵە باجێنە مەسەن بۆ نمونە چێشتە قوڵە نازام چی چێژ لێنان ئەمە زیاتر کچانەیکەن مەسەن یاری تۆپتۆپێن وەرچەنگە فەریقی ئێستا کچیشەیە تۆپتۆپێنەکە بەڵام زیاتر تۆپتۆپێن و ئیشکردن و کرێکاری و تراکتۆر لێ خوڕین و نازەمەندێ ئیشەیە زیاتر کوڕانەیکەن لەبەرەوە ناکرێت کوڕێک لە باخچەی ساوان یاری بەبووچێککە لەبەرەوەی ئەم نابێ بەدایک بەس دەکرێت دەمانچێت تفەنگە چەند لەگەڵ دەمانچۆ تفەنگانیم چالاکیێکی تری کۆمەڵایەتی بیتێ لەبەرەوە باش نییە ئەو چالاکیانی کە هاوبەشن قەی ناکە بابیکەن بەڵام ئەو چالاکیانی تایبەتە بە کچ با کوڕنەیکە و کوڕیش ئێمە جاران شتێکە بوو هەر مناڵان خۆیان دروستیانە کرد کوڕێ بچوایان ناو کچانەوە ئەیانگو کوڕان لە ناو کچەکانە نازان باوکە دایکی جنۆکەکانە شتێکیان لێ دۆزێ بۆی دەریکەن لەبەرەوە کوڕ ئەبێ ڕەفتاری کوڕانەی هەبێ کچیش وەڵی من نازانم حتا ئینسان گەورەش بێ ئێمە ڕۆڵی سێکسی سێکسڕوو لەوە جیایە ژن و پیا و هەر یەکە و دەورێکی خۆی هەیە بە بایۆلۆجیا بەڵام لە هەمان کاتیشە بە بایۆلۆجیا و بە فطرەت هیچ پیاوێک حەز ناکە ژنەکەی ماسوولکە و عەزەڵاتی هەبێ وەکو پیاو بێ
هیچ ژنێکیش بڕوان ناکەم شوبەیەکی بکە ژنانی بێ ڕەفتاری ژنانە بێ ئەرە خۆ من خۆم ژنم من هیچێکمێ پیاوانە بێ شوو بە پیاوەیە لەبەرەوە کۆمەڵی خەسەت و تایبەتمەندی هەیە ئەبێ ئێمە هەر لە مناڵیەوە هاوکاریان بین کە ئازانی کێشە بەس ئەگەر ڕۆژێک گەشتینە سەردەمێکەوە کوڕ و کچ هەموو یارییان کرد و تەبیعی بوو ئێمەش لەگەڵ ئەوەی ئاڕۆی بەڵام ئێستا کۆمەلگا قوبوڵی ناکەی کێشەی بۆ دروستە بێنج مناڵ بۆ کۆمەلگا پەروەرداکەی و ئەو شتانە شتێک نییە بڵێ دژی دین بێ و ئەخلاق بێ و قیەم بێ توانێ و صفات هەندێکی چاو بەشە هیچ کێشە نێتوان هەردووشان بیکەن مامەساکانی دەست خۆش بێتەوە بۆ دەفەتە سپاس باوکەی بەس زیچی کردەوە چ جۆرە پاداشتێک بۆ مناڵی باخچە بە سوودە پاداشتی مادی بێ معنەوی یعنی مەبەستەوەی چ جۆرە پاداشتێکیان بکەین زۆر سپات طبعاً بۆ بینەران و ئەوانەی کە مامۆسانین لەوانەی زانیاری نەبێ پاداشتی مادی چییە شتێکی مادی بیتە یعنی شتێک بەسان بۆ نقڵێکە یاریەکە بۆ نمونە ئەمانە مادینانی شتێکە مەلموسە معنەوی شتێکە بڵێن شتێکی مادی نیە مەسەڵی سوپاس دەستخۆشی لێەکەی ئەمانە بۆ باخچەی ساوایان دائیمەن شتە مادیەکان مناڵ 100 جار پێ بڵێ دەست خۆش بێ ئەوە مهم نییە بەلای وەک لەوەی نقڵێکی بێتە وەک لەوەی چالاکیە بکات تۆسی سواری پاسکیل بێ یا قەڵەمێکی بێتی وەرەقەیەتی ڕەسە لەبەرەوە بۆ باخچەی ساوایان لەبەرەوەی ئەو لە شتە معنەویەکان تێناگات ئێمە نەزەریەکمانە تیۆرێکمانە لەوانەی زۆربەتان نەزان خوێندوتانە نەزەری پیاجێ ئەڵێ مناڵەتان نەگاتە قۆناغی هەرزەکاری 11 و 12 لە شتی ئەبستراکت غێر مەحسوس هەست پێ نەکراو تێناگات یعنی لە یەکسانی و لە دادوەری و هاوڕێتی و نیشتیمان پەروەری و بەهەشت و دۆزەخ و خوا و مەلایکەت و شەیتان و تێناگات شەمانە بە 500 وەرەگەستی پێناکە ئێمە لە سەرەتا پێمان نەوتنە بێ هەموو چالاکیەکان لە ڕێگەی 500 وەرەکەەوە بێ بەشیەکەمان باسمان کرد لەبەرەوە پاداشتی معنەوی مناڵ تام و چێژی لێوە ناگرێ بەڵام لەوانەیە من ئێستا ئێمە لە تەمەنی گەورەیە کە سوپاس و شکر و تەقدیرێکمانێنێ زۆر مهمتر بێت لەوەی بڵێن 500 دەینێ بۆیە مناڵ لە باخچەی ساوایان شتەکان مادی بێ کە تۆ شتێکی تێ ئەتوانی هەندێشتی ڕەمزی بۆ نمونە تۆ بە مناڵەکانە لێڵێ عاقڵ بێ مەسەن شەڕ نەکە جنێ و نەیە تف نەکە سرە بگرێ شتەکان پاک کاتەوە شەو زوو بخەوێ بۆ نمونە زۆر لە نزیک تەلەڤیزۆن نەبێ زۆر ئەتاری نەکات شەڕ لە خوشک و براکەی نییە کارتێکی سەوزی بۆ دانێم کارتەکەش مەلموسە مادیە هەر کەسێ دە کارتی سەوزی کۆ کردەوە من هەدیەیەشی بۆ کڕمە بێ بیان نەیتە لە مناسبە هەیە نەورۆسێ سەری ساڵی تازیێمە هەروامانە کرد مناسبەی مانگو کارتی سەوزتان زۆرە بەڵام ئەگە شتێکی خراپی کە شەڕی کرد تفی کرد ڕفتارێکی ناویڵی کارتێکی سوور دێنێ کارتە سوورەکە کارتە سەوزەکە هەر مادیە کارتە سەوزەکە کەمەکاتەوە بڕواو هەبێ زۆر ڕفتاری مناڵەکانمان تەنزیم کرد و کۆنتڕۆڵ کرد بووەوە بە دایک و باوکشمانەکەی و لە ماڵەوە بیکەن کە توانی نیزامی پاداش دەوانە پاداشتی مادیەکە زیاتر کاریگەری هەیە لە پاداشتی معنەویچکە لی تێگا مەلموسەوەی خوات و شتەکە بەدەستێوێتەوەی باتەوە بەڵام تۆ سوپاسیەکەی سوپاس کاتێک چۆ گیرفانە سوپاسیە ئەوانە یعنی شتە معنەویەکان کاریگەری نییە لە باخچەی ساوایە زۆر سوپاس بۆ پرسیارەکە مامۆساکانی مامۆستا دلڤین دەست خۆش بە پرسیارێکم هەبوو مناڵی باخچە زۆر حەزی لە یاریکردنە لەو باخچانەوە لەو تەمەنیا چی یارێک باش و چ کەلوپەلێ باشە بەکاری بێنن یاری پێ بکەن زۆر سپاس وەڵام مامۆساجان کاڵەی مناڵی عنی یاری یعنی باخچەی ساوایانە بێ هەمووی لە ڕێ یاریکردنەوە بێ زۆربەی شتەکانێ طبعا یاری مواسەفاتی خۆی هەیە جارێ هەندی یاریمان هەیەوەی مەلموسە مەسەلەن بۆ نمونە کەلوپەلێکە تۆ کڕیوتە دائما لە باخچەی ساوایان بەڕێزان و ئەو بینەرانی ئەمان بینن لە ماڵەوە دائما با یاریەکان خاستن بۆ مناڵی بچووک زۆر بچووک نەبێ قوتی بابی خاتە دەمیەوە حەزانە مناڵی بچووکە ئەبێ یاریەکان ئەوەندە بێ مناڵ نەتوانێت بخاتە دەمیەوە قوتی بامە یەکەم دووەم تا ڕەنگا و ڕنگ بێ مناڵ زیاتر حەزی لێتی اینجا ئەو یاریانە بکرن کە پتەوە بە ئاسانی ناشکێت و شتی عادی مەکڕن شتێک بێ ئەسڵی بێ زیاتری سفادەی لەکەی مناڵ و ئەو شتانە و یاریانە بکرن کە قابلی شتن بێت چکە مناڵ ئەوەندە دەستی لیا پیسە بێ بشۆرێ پاکرێتەوە تعقیم کرێ و نابێت تیژ بێ شوێنێکی خۆی ببڕێ یعنی کۆمەڵی مواسەفاتی تیا هەیە اینجا مناڵ تا بچووک بێ ئەوەندە یاریەکانی بێ گەورە بێ و تا گەورە بۆ بێ یاریەکانی بچووک بێتەوە یعنی مناڵی بچووک ناتوانێت یاری ئەلکترۆنی شتی بچووک بەکاربێنێ بەڵام کە گەورە بۆ توانێت مۆبایلێ شتێکی بچووک بەکاربێنێ بۆیە مناڵ تا بچووک بێ یاریەکانە بێ گەورە بێ و خۆشی ئەوەیە بێ یعنی یاریە بە $100 بێ نایەوێ بچووک بێ بەڵام یاریە بە $1 بێ گەورە بێ ئەوەیە بێ چێ بە دوای حەجم و گەورە یاگەڕێ ئەو یاریان جابی ئەو یاریانەشیان پێ بکەیت کە گەشە ها لە بیدایەتە باسمان کرد گەشە بە هەستەوەرەکانیەکە گەشە بە ماسوولکەکانی دەست و قاچیەکە اینجا گەشە بە عەقڵیەکە هەندێک یاری هەیە بۆ مناڵی ڕەوزە نابێ قورسە
وەکو شەترەنج و دۆمینە و یا هەندێک پەزەڵ هەیە قورس ئامانە نابێت یا هەندێکی هەم قەتعەکان تۆ شتێکی بۆ بێن یم پەزڵ و ئەمانەی 50 پارچەی وردەمە بە کەڵکی نە 50 توانە بیگرێ و نەیسادەشی لێگەڵ بێزارە بێ ئەبێ ئەوەی بۆ بێنی 4 پارچێ سێ گۆشەیەکە و لاکێشەیەکە و بازنگەیەکە دەرێنی و قاتە شوێنی خۆی ئەتوانی بکەی بە 4 پارچە بە 5 پارچە بەڵام ئەوانەی زۆر وردن بە کەڵکیان نایە ئەمانی ئەگەرتیا بێ بە قازانجی مناڵەکان تەواو بێ من دڵنیام مامۆستا شۆخان دەست خۆش بێ دکتۆرگیان وڵا پرسیارەکەی من ئەوەیە ئایا جیاوازی لە نێوان کەسێتی ئەو مناڵانەیە هەیە کە ئەچنە باخچە و ناچنە باخچە یاخود ینی زیرەکترە بن ئەو مناڵانی کە ئەچنە باخچە زۆر سپاس وەڵام مامۆستا شۆخان تەبەن توێژینەوە کراوە هاتوون بەراوردیان لە نێوان ئەو مناڵانە کردو بۆ نمونە چوونەتەیەکی بنەڕەتی 20 مناڵیان هەڵبژاردووە کە پرسیاریان کردووەڵێ ئێمە لە باخچەوە هاتوون ینی 4 ساڵ و 5 ساڵ لە باخچە بوون 20 مناڵی تریشیان هێناوە کە نەچوونەتە باخچە ئەمە هەر عیشوایی یعنی باڵێ هەڕەمەکیوە نەبێ هەڵیان بژێرن بە مەبەست قەزدینە هەر عیشوایی و هەڕەمەکی بۆ دیڕاستە بۆ توێژینەوە بەڵام 20 مناڵی تریان هێناوە کار نەچوونەتە باخچە لێ بە نەچوونەتە باخچە بەراوردیان کردو بۆ نمونە خۆگونجاندن سەیریان کردو ئەو مناڵانەی کە لە باخچەوە هاتن لە مەکتەب زووتر خۆیانە گونجێنن ناگیریان چونکە لە باخچە مامۆسایان هەبوو لێرەش مامۆسایان هەیە لەوێ تەنزیم و قانون و یاسا بۆ لێرە بەڵام زۆربەی مناڵانی کە لە ماڵ و لە کۆڵانەوە هاتوون و هەڕاکەڕاکەوە درەنگتە ئیلتیزام بە یاسا و ڕێساکانی مەکتەبەوە ئاکەن کەمتر خۆیانە گونجێنن کەمتر زۆرتر کێشە دروستەکەن مەسەن ئەگیریان مشکیلەیانە بێ ئەڕۆنە چ هەتا ڕایەن کەواتە لەلایەنی خۆگونجاندنەوە تەکەیفەوە گونجاندنی کۆمەڵایەتی مناڵانی باخچە خێراتر خۆیانە گونجێنن ئەمە یەک بەڵام لەلایەنی زیرەکیەوە ئەگەر دوو مناڵە هەبێ هەردووکیان بەقە یەک زیرەک بن ئەگەر یەکێکیان بچێتە باخچە ئەم هەموو پرۆگرامەی بیتی ئەم هەموو چالاکیی لەگەڵ بکەی ئەم هەموو هەستەوەرەی گەشەی پێ بکەی ئەم هەموو خەڵکە تەفاعول لەگەڵا بکە زیرەکەی زیاتر دەرەکەوێ بەڵام لە ماڵەوە بێ کەس نییە چیرۆکی بۆ بخوێنێتەوە کەس نییە قسەی لەگەڵا بکە کەس نییە هەڵەکانی بۆ ڕاستکاتەوە کەس نییە وشەی ڕاستی فێرکە کەمتر گەشەکە نەک لەبەرەوەی زیرەک نییە لەبەرەوەی گەشەی پێ نەکراوە بەڵام مناڵێک خۆی زۆر زیرەک بێ لەگەڵ مناڵێک ترا کە کەمتر زیرەک بێ ئەوەی نشتێتە باخچە هەر زۆر زیرەکە بەڵام لە مەکتەب بۆی قەرە بۆکەیتەوە بەڵام باخچە زیرەکیەکەی خێراترەکە زووتر دەرەکەوێ نەک زیرەکتری بکە چگەریکێ زۆر زیرەک بێ لە مەکتەبێ و لە باخچە بێ و لە باخچە نەبێ هەر زیرەکە بەڵام تۆ مناڵی ئانیشتاین بێنە مناڵ عەبقەری بێنە لە کوردستانە لەم باخچەی ساوانەی ئێمە باخچەی مناڵان پەروەردەی بکەن وەکو مناڵەکەی ئێمە دەرەچێ چونکە دەوڵەمەند نییە ژینگەکەمان نەک دەوڵەمەند بە پارە دەوڵەمەند بە وروژێنەت بە مەلاعیب بە یاری بە چالاکی لەبەرەوە باخچە ئەکید کۆمەڵێ شتی فێرەکە سوودی لێوەرەگرێ و ئەکید کۆمەڵێ زانیاری فێرە بێ لەوانەی مناڵەکەی کە نەچۆتە مەکتەب زیرەکتر نەچۆتە باخچەی مناڵان زیرەکتر بێ بەڵام لەبەرەوەی هیچیان فێر نەکردو زیرەکەی دەرنەکەوتووە لەبەرەوە هەر چۆنە بێ مناڵانی باخچە گەشەیان خێراترە بێ بەڵام مانای ئەوە نییە ئەوەی نەچوە باخچە زیرەک نییە نا لە ابتیدایی و قەرەبوویەکەیەوە بەس تۆ ئەو 2 ساڵە ئیسفادەی لێ بکەی باشترە وەکلەوەی هەر لە ماڵەوە بێ و لە ناو کۆڵان و دەنگ ڕەشەڕەشەڕ و لە ناو مناڵی خراپ و برادەری خراپ و لە بەردەم ئایپات و ڕاگەیانی خراپ و فێریشتی ناشرین بێ دوایی بە زەحمەت بۆ تەرکەکرێ فەرقەکە لێرەیە بەس لەبەرەوەی لە باخچەی مناڵان ژینگەکە ژینگەکی پەروەردەییە زۆر شتێ لی دوورەکەویتەوە چاکێکی زوو فریایەکەوی زۆر سپاس مامۆستا شۆخان ئاخر پەیوەندی بابڕێن کە بێوە قسە بکە مامۆستا ڕۆزایە مامۆستا ڕۆزاگیان فەرموو دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە و بۆ ئەم دەرفەتە بۆ ئێمە من پرسیارێکم هەیە مناڵ هەیە دوو شخصێتە بڵێن شخصێتێکیانی زۆر توموتیژە شخصێتێکیشیانی زۆر زۆر نەرمونیانە کەمە زۆر جار تا گەورەی لەگەڵ یاڕا و ئەشی بینین ڕۆژانە ئەمە یەکەم هۆکار چییە؟ دووەمینیشی چارەسەر چییە بۆ ئەم نەوعە شەخصێتانە زۆر زۆر سوپاس دەست مامۆستا ڕۆزا وەڵاهی خۆی بەنیسبەت دوو شخصیەتی هەبێ ئەوە لە ناحیە علمی و شتیوانێ دوو کەسێتی هەبێ بەڵام دوو جۆر ڕەفتار پەنای بووە با بەڵێ مەسەلەن ئێستا و مناڵانەی کە نازدار بەخێوکراون لەبەرەوەی لە ماڵەوە ئەوەندە نازیان ناونەتیێ و سنووری خۆیان نازان و زۆر جاریە نە باخچە تونندوتیژە بن یا بۆ نمونە داوای زۆر شتەکان بیان و ئەگرن هەندێک جاریش کە بۆیان جێبەجێ ناکرێ پاشەکشەیەکەن چونکە ئینسان مامۆستا ڕۆزا کە لە بەردەم کێشە و بۆ دروست کرد ڕێگری و بۆ کرد یاخود ئەوەی کە ئەو ویستی حەق بێ یان ناحەق بێ بۆ جێبەجێ نەکرد یاسا و ڕێسا و بۆ دانا سنوورێ بۆ دانا ئینسانەکەوێتە بەردەم دوو ڕێگای سێمی نییە
یا شەڕانی و توندوتیژە بێ پەلاماری بربەستەکە بۆی بەسەر یازاڵ بێ یا پاشەکشیەکە گۆشەگیر و دوورە پەرێزە بێ هەردووچیان خراپە جاوی لاقی بە شێوازی پەروەردەوەیە چارەسەری ئەوەیە کە لە ناو خێزان و لە ناو باخچەی ساوایان ئێمە لە توندوتیژی کە ئوسلوبێکی غەڵەتە لە نازداری کە ئوسلوبێکی غەڵەتە لە ئیهمالکردن و بەڕڵاکردنی مناڵەکانمان کە شێوازێکی غەڵەتە لە دوو تربێتی دوورکەوینەوە شێوازی دیموکراسی هەیە کە باشترین شێوازی پەروەردەکردن لە هەموو دنیا ئێستا نازانم لە داهاتوو چی لێیە ئەویژەوەیە دائیمەن شتێکی باشی کرد دەستخۆشی لێ بکەین لە ماڵەوە نەک باوکەکە بڵێ باشە و نەنچی لەو لا بڵێ دەقەی چێکە وازی لێبێنە یا خراپە یا باوکەکە بڵێ ئەوە بکەون نەنچی بڵێ نا ئەوە مەکە ئەوە دوو تربێتەوە مناڵە شێوێ قەت فێر نابێ نازانێت ئەویش کە یێتە باخچەی تر خۆشی نازانێت ڕۆژی عودوانیە بێ ڕۆژێ گۆشە گیرە بێ ڕۆژێ بڕای بخۆی ڕۆژێ بڕای بخۆینە علاقەی بە شێوازی پەروەردەکردنەکەەوە هەیە بۆیە شێوازی پەروەردەی دروستەوە بێ هەمومان لە ماڵەوە لە باخچەی ساوێن لە قوتابخانە لە ماڵە خەزور نازانم چی شتی باشێکی دەستخۆشی لێ بکەین شتی خراپێکی لێ قبوڵ نەکەیت بەڵام کە شتی خراپێکی خۆشە نییە تۆ لێی بی ئێمە کۆمەڵی شێوازمانی بۆ ڕاستکردنەوە گۆڕینی ڕفتار من لە کتێبەکە بەنای ڕاستکردنەوە گۆڕینی ڕفتار نزیکەی 20 شێوازی پەروەردەی تیا یەکێ لەوانە کارتی سووری بەکارهێنی یەکێ لەوانە حەزی لە شتێکە لی منعەکەی یەکێ لەوانە حەزی لە یاریەکەی لێگە تەلەڤیزۆنە لێ کوژێنیتەوە کۆمەڵێ شێوازمان هەیە بەبێ توندوتیژی و لێدان ئێمە ئەتوانین ڕفتاری مناڵەکانمان کەسێتی مناڵەکانمان ڕاستکەینەوە و ئەو پەنا بۆ ئەو شێوازە خوار و خێچە نەبا کەسی تر پرسیاری نەما بەڕێزان تاگرەیمان لێ بکەن بەڵێ ئافو دقەیەکمان ماوە بزانم بەڵێ ئافو ئەگەر مایکەکەی بێتێ فەرموو مامۆستا دەستخۆش بێ لە باخچە دەتوانین بەهرەکانی مناڵان بدۆزرێتە ئەوەی کە هەیەی پرسیارەکەم دوو بەشە بەشی دومیش ئایا ئەو مناڵانی کە لە باخچەن کە دەچنە قوتابخانە تێکەڵ بە مناڵی تر بکرێن چووکە ئەمانوەکو پێشتریش ئیشارەت پێدا شتێک فێر بوون لێوێ دوایی کە دەچێتە لای مناڵەکانی تر ئەوان ئەو شتە نازانن یعنی ئەم مناڵە بێت بەرەو دواوە دێتەوە تەماشا دەکەی بێهردانیشە و تەماشای ئەوان کە تا مامۆساوان فێرەکات مامۆستا شوان زۆر سپاس وەڵا بەڵێ باخچەی ساوایان باشترین شوێنە بۆ دەستنیشانکردنی مناڵی بەهرەمەند و بلیمەت تۆ ئەتوانی کە سەیرەکەی مناڵی وان هەیە هەر لە خۆی قەڵەمێکی ڕسمێ دروست دەکا گەورەش نایزانێ کەواتە ئەمە بەهرەی هەیە ئەی بینی لە چالاکیە کۆمەڵایەتیەکانە مناڵ هەیە ئەمە کۆمەڵایەتی و قسەزانە و زەبتی ئەمیانەکە ئەمەمانەوێت توانای قیادە و سەرکردایەتیکردنی هەیە زۆر مناڵ هەیە سەیرەکەی هەروە ئەکەی بیرکاری و ڕاضیاتە زانیە لە هەمیان زیرەکترە مەتوانای بیرکە بەڵێ زۆربەی بەهرەکان لە مناڵی لە باخچەی ساوایانە دەرەکەوێت ئەوە ئێوە لە ڕێگەی چالاکیەکانەوە ئەتوان بڵێن ئەم مناڵە بەهرەمەندە لە وەرزشە بەهرەمەندە لە لانی کۆمەڵایەتیە لە قسەکردنا و بە هەمان شێوەش کێشەشی هەیە بەشی دووەمی پرسیارەکە ئایا ئەو مناڵانی کە شت فێرە بن نا بەعکسەوە کە تۆ مناڵە سێگۆشە و چوارگۆشە و لاکێشەی زانی و پیتەکان فێر بوو کۆمەڵی زانیاری هەبوو هەستەوەرەکان فێر بوو لە مەکتەب زووتر فێرە بێ چکە هەرو چالاکیانەیە بە قورستر تۆزێ بە زەحمەتتر ئەو کاتە لە مەکتەبی سەرکەوتوترە بێ مناڵەکانی تر کاتیان زۆرەوێت تا فێرە بن بەڵام فەرقەکە لەوانەیە مەبەستە ئەوە بێ ئەگەر بێت و مامۆستا ڕەچاوی ئەوە نەکە تازە ڕەنگەکان فێری ئەو مناڵانەکە کە نەچوونەتە مەکتەب و ئەمی ژەی زانیە تازە فێری سێگۆشە چوارگۆشەیەکان لە 4 ساڵەی زانی تووشی مەلە لەبێ بۆیە هاوتمانە بێ مامۆستا جیاوازی تاکاتی فڕۆقی فەردی بکە ئەم مناڵانی لە ڕەوزە هاتون چالاکی زیاتریان باتێ ئیشی زیاتریان باتێ چالاکی ماڵەوەیان باتێ چالاکی بیان کە بە ئەو فێری مناڵەکانی ترکە مناڵێکمان لابوو لە ڕۆزە چونکە زووتر هاتوو 3 ساڵ لە ڕۆزە بووی تر ناهاتەوەی گوم نەموو شێکە زانم کردمان بۆکو مامۆستامان گوت دەدەیتەوە بەیان شەڕحکەدەیتەوە بەیان باسکە ئیتر بەیانی زوو هاو لەبەرەوە ئەبێ کۆمەڵە تەکنیکێ هۆکار هەیە وەسائل هێبی دۆزیتەوە ئالیەت هەیە بۆ ئەوەی ئەو مناڵانە تووشی وەڕزبوون نەبنە تا ئەچنە دووسێ زۆر سپاس من کاتی بەرنامەکەم لێدا تەواو بوو بەڕێزان تا هەڵقەی داهاتوو خدای گەورە پشتیوانی هەمووی لایەک بێ بەڵام پێویستە سپاسی بانەخان بکەین بەڕاستی ئەم کۆکردنەوەی ئەم بەڕێزانە و تەنزیمی ئەم قاعە خوشکە بانەغازی و خوشکە پەیمانن زۆر هیلاکە بن لەگەڵمانە ماڵیان ناوا بێ زۆر زوای مەسەینە سەر حازری بەڵام ئامادەکردنی ئێوە و پەیوەندیکردن بە ئێوە هێنان بۆ ئێرە ئەم قاعەیە ئەو دوو خوشکە بەڕێزان بانخان و مامۆستا پەیمانی وادارم ئینشەڵڵا سەرکەوتوو بن و ئەوانیش خێریان پێگا گەری سفادێکمان بە ئێوە گەیان بێ بینەران تا هەڵقەی داهاتوو خدای گەورە پشتیوانی هەمووی لایەک بێ خواتان لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش